سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان. خۆم بە بەختەوەرە زانم کە لێرە و بەدووە لە ڕێگەی ئەم بەرنامەوە دەبما میوانی ماڵەکانتان. تا کۆتایی لەگەڵمان بن. پرسی ناوەکی ئێران چ لە ڕووی ناوخۆ و چ لە بواری دەرەکی و نێونەتەوەیەوە دەتوانین بڵین گرنگترین بابەتی ئەم دوایانەی سیاسەتی قەیرانسازی کۆماری ئیسلامی بووە لە ڕاستای هەوڵدان بۆ گەیشتن بە بەهێزتربوون لە ڕێگەی چەکی ناوەکیەوە بۆ پاراستنی ماهیەتی دژە مرۆڤی خۆی. بێگومان یەکێک لەو چین و توێژانی کۆمەڵگای ئێران کە هەر چەشنە ڕووداوێکی سیاسی و کۆمەڵایەتی ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر بارودۆخی ژیانیان ژنانن. سیستەم و دەسەڵاتی ئیسلامی لە ئێران بەر لە یەکەم ڕۆژی دەسەڵاتداریەوە بەردەوام دژی تەنانەت سەرەتایی ترین مافەکانی ژنان بووە و بە هەموو شێوەیەک هەوڵی داوە ژنان لە کۆمەڵگای ئەکتیڤی ئێراندا بخاتە پەراوێزەوە و بە دڵنیاییەوە بەهێزتربوونی کۆماری ئیسلامی کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر سەرکوتی ژنان. لەم بەرنامەیەدا دەمانەوێ پرسی ڕێکەوتنی ناوەکی ئێران و وڵاتانی پێنجزەیدەیەک و کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنە لەسەر بارودۆخی ژنان بخەینە بەرباس. لەگەڵمان بن. بواری ناوەکی ئێران بە گشتی کەشێکی پیاوانەی هەیە. لەم بوارەدا هیچ زانا و پسپۆڕ و کاربەدەستی ژن لەم بوارەدا نابینرێ. دەسەڵاتی پیاوسالار تەنانەت لەم بوارەشدا ڕێگەی بە ژنان نەداوە، تەنانەت ئەو ژنانەیش کە سەر بە دەسەڵاتن لەگەڵ چوارچێوەی فکری کۆماری ئیسلامیدا هیچ کێشە و ناکۆکیێکیان نییە. لەم پەیوەندیەدا تەنانەت لە بواری سیاسەتی دەرەکی و هەیئەتی دانوستانکار بۆ پرسی ناوەکیشدا ژنان بوونیان نییە و بە تەنها بە شێوەیەکی نەمایشی مەرزیەی ئەفخام وەک بوتەبێژی وەزارەتی دەرەکی کۆماری ئیسلامی هەڵبژێردراوە کە ئەو پۆستەیش هیچ کاریگەریەکی لەسەر بنەماکانی سیاسەتی کۆماری ئیسلامی نییە و نابێت و دەتوانین بڵێن تەنها بەرەو دنیای دەرەوە بەمانای پڕوپاگەندەیەکی ساختەیی بۆ نواندنی ڕۆڵی ژنان لە بواری سیاسەتدا بەکارگیراوە. چاوخشانێک بە بارودۆخی ژنان لە چەندەیەی ڕابردوو ئەوە نیشان دەدات کە گرنگترین بابەت بۆ ژنان لە ئێراندا گۆڕان لە یاساکانی پڕ لە هەڵاواردن و دژی ژنان بووە. هەر بۆیە خواستی ژنان بۆ لابردن و گۆڕینی ئەم یاسایانە داواکاریەک نییە کە بتوانرێت بە لابردنی گەمارە و بایکوتە ئابووریەکان لەسەر ئێران و گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ جیهانی ڕۆژئاوا لەسەر مەسەلەی ناوەکی بێتە دی. بەڵام دیارە لە ڕووی ئابووریەوە و لە بازاڕەکانی کاردا لەوانەیە مەجال و کرانەوەیەک بە ڕووی ژناندا بکرێتەوە و لە بواری ئابووری نافەرمیدا بتوانن تا ڕادەیەک چالاک بن کە ئەویش بەهۆی هەمان یاسا بنەڕەتیانەوە کە باسمان کرد و هەروەها هەڵاواردنی ڕەگەزی لە بواری کاردا بە دڵنیاییەوە ئاوا دەستکەوتێکی نابێت. ئەگەرچی لە ڕووی کاغەزەوە ڕێکەوتنی ئەتۆمی دەتوانێت هەنگاوێک بۆ چاکتربوونەوەی دۆخی ژنان بێت، بەڵام لە ڕووی واقعەوە لابردنی زەخت و هەڕەشەی دەرەکی لەسەر کۆماری ئیسلامی ڕێگەیەک بۆ سەرهەڵدانی چەشنێکی دیکە لە تونند و تیژی حکوومەتی بکاتەوە. بۆ ئەوەی کە ئەزمموی ئەم چەندەیەی کۆماری ئیسلامی ئەوەمان پێدەڵێت کە ئەم ڕژیمە هەر کاتێک ڕوو بە جیهانی دەرەوە پوانێکی داوە هاوکات بواری ناوخۆیی بە توندترین شێوە لە هەر چەشنە چالاکیەکی مەدەنی و سیاسی و ڕێکخراوەیی کە بواری ژنانیش دەگرێتەوە زیاتر لە جاران داخستووە. سەرەڕای ئەوەی کە ژنان بە گشتی لە بواری ناوەکی کۆماری ئیسلامیدا هیچ ڕۆڵێکیان نییە و بە تەنها دەتوانین بڵێن ڕۆڵی پاڵپشتی لە تیمی دانوستانکاریان هەیە کە ئەویش ڕۆڵێکی کلیشەیە و هیچ کاریگەریەکی لەسەر بابەتی دانوستنەکان نەبووە. هەروەک لە یاساکانی کۆماری ئیسلامیدا ژنان بە نیوە مرۆڤ ناوبراون و دوو ژن پێکەوە بە یەک پیاو بەراورد کراوە لە بواری زانستی و پێگە زانستیەکانیشدا و هەروەها گەشەی ئابووری و پەروەردەی ئەو وڵاتەدا ڕۆڵێکی بەرچاویان پێ نەدراوە. ئێستاکە ڕێکەوتنی یاسایی لە نێوان ئێران و وڵاتانی 5 زەدە یەکدا ئەنجام دراوە، بارودۆخی وەستا و نەگۆڕ
درێژەی پێدەدرێت و دۆخی ژنانیش وەک خۆی دەمێنێتەوە و بە باوەڕی زۆربەی کارناسان بە هۆکارگەلی جۆراوجۆر لەوانەیە بەرەو خراپیش بڕوات بە واتایە کە ئەم ڕێکەوتنە لە بواری نێونەتەوەییدا دەرفەتێک دەبێت بۆ سەرکوتی زیاتری چینەکانی کۆمەلگا و لەوانە ژنانی ئەو کۆمەلگایە. نمونەی بەرچاوی ئەو دۆخە وڵاتی عەرەبستانە کە بە پێشبردننی پەیوەندیە دەرەکیەکانی خۆی لە ناوخۆوە بە هەموو شێوەیەکی دڕندانە بەرەو ڕووی ژنان و مافەکانیان دەبێتەوە. پێوانەیە کە لە هەر وڵاتێک بۆ چۆنیەتی بەڕێوەبردننی دموکراسی و بەشداری خەڵک لە کاروباری ئەو وڵاتەدا ڕەچاو دەکرێت چۆنیەتی بەشداری و چالاکی ناوەندە مەدەنیەکانە و ئاستی کاریگەری ئەم ناوەندانەیە لە بەڕێوەچوونی کاروباری وڵاتدا و ئەم پێناسەیە بۆ وڵاتێک کە بەردەوام وەک لایەنی تۆمەتبار لە دانوستانە نێونەتەوەیەکاندا بەشدار بووە و لە وڵاتانەیە کە بەنێوی وڵاتانی مێحوەری شەرارەت ناسراوە بێگومان زۆر لەبار نییە. لە وڵاتی ئێراندا هیچ یاسایەکی ئستاندارد و هیچ تاهودێک بە ڕاگەیەندراوی جیهانی مافەکانی مرۆڤ بوونی نییە و بە ئاشکرا پەیوەست بوون بە کۆنوانسیۆنی مەنعی هەڵاواردن دژ بە ژنان ڕەت دەکاتەوە کە نیشانەی دوورکەوتنەوە لە مەدەنیەتە. مەدەنیەتێکە یەکێک لە پێویستیەکانی کۆمەلگایەکی مەدەنیە بە واتایەک ئەو کۆمەلگایەی کە سیستەم و دەسەڵاتی کۆماری ئیسلامی توانای ڕێکەوتن و هاو ئاهەنگی لەگەڵیدا نییە و لە ئەگەری بوونی ئاوا کۆمەلگایەکدا هێور ئەو دەسەڵاتە مەشروعیەت و بوونی خۆی لە دەست دەدات. بابەتێکی دیکە فەسادی ئیداری و ئابووریە کە لە سیستەمی حکوومەتی وڵاتی ئێراندا بە شێوەیەکی قوڵ و بەرچاوگەشەی کردووە و دەمارەکانی ئابووریەکی توندروست و کۆمەلگایەکی پێشکەوتووی بڕیوە و لە ئاکامدا هەر لابردنی گەمار و فرۆشتنی زیاتری نەوتی ئەو وڵاتە کە ئەنجام بگرێت بەدەستی سیستەمی سەقەتی ئابووری ئەو وڵاتە لە خەسار دەدرێت یان دەسەڵاتی ئاینی سەرفی کڕێنی چەک و بەهێزکردنی خۆی دەکات و لەو دۆخەدا سەرکەوتنی ژنان لە هەر هەنگاوێکی مێژووی ئەم سەدەیەدا ڕوو بە دواوە پاڵی پێوە دەدرێت. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا بۆ ئاکامە دەگەین کە هەرچەند کۆماری ئیسلامی ببێتە خاوەن زانستێکی نێونەتەوەی لە بواری ناوەکیدا و هەرچەند بەرەو دنیای دەرەوە لە قاڵبی حکوومەتێکی سازشکار و ئاهلی دانوستان خۆی بنوێنێت، بەڵام ئەوەی کە ناگۆڕدرێت ئیدیۆلۆژی دژە مرۆڤانەی ئەو حکوومەتەیە کە قاب لە گۆڕان نییە و هەر بەپێی ئەو فکریەتە کاروباری ناوخۆیە وڵاتە بەڕێوە دەچێت. لێرەدا وتەکانی ئەحمەدی خاتەمی پێشنوێژی کاتی تارانتانوە بیردێنمەوە کە دەیگوت ئەگەر لەم دانوستانەدا پوانی زۆر با ڕۆژاواییەکان بدەی سبەی ڕۆژ داوای ئەوەشمان لێ دەکەن کە دەسەڵاتی ژن و پیاو لە ئێراندا دەبێت بەقەد یەکتر بێت و دواتریش پێمان دەڵێن بۆ پیاوەکانتان دەتوانن 4 ژنیان بێت و بەڵام ژنەکانتان ناتوانن 4 هاوسەریان بێت. ئەم وتانەی خاتەمی ئەوە دەردەخات کە تەکلیفی کۆماری ئیسلامی لەگەڵ مەسەلەی ژناندا ڕوون و ئاشکرایە و تا چ ڕادەیەک لەسەر ئەم بابەتە هەستیارن. دوای ڕێکەوتنی ئەتۆمی کۆماری ئیسلامی بواری ناوخۆیی زیاتر لە پێشودا دەخات و لەم دۆخەدا ئەگەر ناوەندە مەدەنیەکان دەرفەتی چالاکیان پێ نەدرێت و ڕۆشنایی نەخەنە سەر ژوورە تاریکەکانی نظام، سەرەکی ترین چینێک کە بەرەوڕووی زۆرترین خەسار دەبنەوە ژنانی ئەو کۆمەلگایەن. لەو کاتەدا یاساکانی دژە مرۆڤ و دژە ژن بە ژیانی خۆیان درێژە دەدەن و بە هیچ شێوەیەک ناتوانرێت پێگەی ژن لە کۆمەلگادا بەرز بکرێتەوە. بینەرانی خۆشەویست بۆ تاوتوێکردنی باشتری باسەکەمان دەچینە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان و چەند پرسیار ئاراستەی ئەم بەڕێزە دەکەین. پرسیاری یەکەممان ئەوەیە کە بەگشتی پێگەی ژنان و کاریگەری ژنان لە بواری زانستی ئێراندا چۆن دەبین و هۆکاری ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەوەندە ڕێگە بە ژنان نادات لەم بوارەدا بەرەو پێش بڕۆن چییە؟ لە وەڵامی ئەو پرسیارەدا کە دەڵێ پێگەی ژنان و کاریگەری ژنان لە بواری زانستی ئێراندا چۆنە، پێم باشە سەرەتا ئاماژەیەک بۆ بکەم کە ئێمە دەزانین کە کلیلی سەرەکی بەدەستهێنانی هێز بۆ ژنان لە هەموو بوارەکان و لە هەموو ڕەهەندەکاندا خوێندەواریە و هەر بۆ پێش ژمارەیەکی زۆر لە ئاستی جیهانیدا هەوڵدراوە کە نەخێندەواری بنبڕ بکرێت و بەتایبەت لەو بینەشدا فۆکوس کراوەتە سەر نەخێندەواری ژنان کە
بە هەر شێوەیەک بێت یا ئاستی کەم بکەنەوە یاخود ئەوەی کە بە تەواوەتی بنبڕی بکەن. کۆمەڵە کاری یەکجار زۆر کردراوە کە لەو بینەدا ئێرانیش نەیتوانیوە لەو پلان و پرۆژە و پرۆگرامە دوور بکرێتەوە. خۆ بە هەر حاڵ ئێمە هەرچەندیش بڵێن کە ئێران وڵاتێکی دیکتاتۆرە، وڵاتێکی ئیسلامیە، وڵاتێکی دژەژنە، بە هەر حاڵ لە هەندێک جێگادا جێگایەکی هێشتۆتەوە کە ئەوەندە ڕووی دنیا لە خۆی نەکات، یعنی حاڵەتێک پێش نەهێنێت کە وەکو ئەفغانستان کە لە دنیادا بۆ تونند و تیژی بەرامبەری ژنان نێوبانگی هەیە، بۆ حاڵەتە ئێستا نەیهێوێ بکات. لەو بارەشدا دەتوانین ئاماژە بەوە بکەین کە ئێران لە ساڵانی ڕابردوودا نێزەتی سەواداموزی بنیادنا و ئاگاداریشین کە لەو پێگەیە لەو پێناوەدا خەڵاتی دیاری دەکرد کە کەسانێک کە بچن بەشدار بن بچن خوێندەواری زانستێک فێر بن. باش لە بیرما کە ئەو کاتی خۆ بە هەر حاڵ دایکی من پێنجی سەرەتایی خوێندەواری هەبوو، لەگەڵ ژنانی گەڕک هەموو کۆ دەبوونەوە دەڕۆیشتن بۆ نێزەتی سەواداموزی. زۆردا لێم دەپرسیدم کە باشە خۆ تۆ بە شێوەندەی دەزانی بخوێنی و بنووسی بۆ چیتە دەچی؟ دەکو یەک ئەوەی کە پێم خۆشە لەگەڵ ژنەکانی دیکە هاوڕێ دەبم کاتەکەم پڕ دەبێتەوە. دووش ئەوەی کە ئەگەر شاگرد دەوەڵ بێەوە تایەکت ئاک دەدەنێ، چەلەنگەکت ڕۆن دەدەنێ. بە هەر حاڵ بۆ شێوە ئێرانیش لەو ڕاستایەدا حرەکەتی کرد و ڕۆیشت. هەتا ئەو جێگایە کە ئێستا دەبینین مەسەلەن بۆ نمونە خانمی مەرزیە دەستجێردی وەزیری بەهداشت بەو پەڕی نیگەرانیەوە داوا دەکات کە دەڵێ ژمارەی ژنان ژمارەی خوێندەواری و داواکاری زانکۆکان خوێندن لە زانکۆ ڕێژەیەکی 61%ە و بۆ پێش نیگەرانی خۆی دەردەبڕێت کە بەڵێ ئەو خانمەکان ئاستی خوێندەواریان دە بەرەو سەرتر دەڕات. ئەو دەغدەغەیە فقط دەغدەغەی خانمی دەستجێردی نییە، ژمارەیەکی یەکجار زۆر لە مەسئولەکان کاربەدەستانی ئێران لەو لایەنەوە لە حاڵ حاضردا هەست بە نیگەرانی دەکەن. نیگەرانیکەشی دەگەڕێتەوە بۆ چەند ڕاهەندێک. یەک ئەوەی کە گروپێک لە بڵین دەستەندەرکاران یا ئەوانی کە لە ڕاستی دەوڵەت و قودرەتدان ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن بەخۆی ئەوەی کە ژنان هاتوونەتە نێو بازاڕی کارەوە، بازاڕی کار بۆ پیاوان زۆر فشۆردە بووت و پیاو ناتوانن بۆ شێوەیە کار پێدا بکەن. و دلیلی ئەوەشی کە باسی ئەو مۆزوعە دەکەن ئەوەیە کە وڵاتی ئێران وڵاتێکی ئیسلامیە، لەسەر بنەماکانی ئیسلام یا بڵێن بە پێی کلتوری ئیسلامی پیاوە کە دەبێت خەرجی خانەوادە تەئمین بکات و دابین بکات، واتە ژن لەو بینەدا ناتوانێت ڕۆڵی سەرەکی هەبێت لە لایەنی ئابووری بنەماڵەدا کە ئەوە بخۆی لە ڕوانگەی ئاینی ئیسلام ئەوە یاخۆ لە ڕوانگەی مەلاکانی ئێرانەوە ئەوە بۆ خۆی کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. کێشەیەکی دیکەیان ئەوەیە کە دەڵێت لێرەدا باڵانسێک نابێت لە نێوان کچ وە کۆڕدا کە خوێندەوار بن، وا دەبیندرێت کە ئاستی زانستی کچان بەرز دەبێتەوە و ئاستی زانستی پیاوان کە لە سەتحی خوارێدا دەمێنێتەوە یا کوڕان کە لە سەتحی خوارێدا دەمێنێتەوە. ئەوەش دەبێت بەهۆی ئەوەی کە دوو حاڵەت پێش دێت. یەک ئەوەی کە تەمەنی هاوسەرگیری دەڕاتە سەرێ، خانمەکان کاتر تەن ژیانی هاوسەرگیری دەدەن، چونکە ئەوە بۆ خۆی لە خۆیدا داهاتوی وڵاتانی ئیسلامی دەخاتە مەترسیەوە کە کاتێکی کە ژیانی هاوسەرگیری پێک نایە لە ڕوانگەی ئیسلامیەوە بنەمای کۆمەڵگا بە گشتی دەکەوێتە مەترسیەوە. کاتێک کە بنەماڵە لەرزۆک بێت
بنەماڵە لەسەر ئەساسێکی دروست نەبێت ئەوە تەواوەتی کۆمەڵگا دەکەوێتە مەترسیەوە. هەر لەو باسەشدا باسی منداڵبوون وە خستنەوەی وەچە دێتە گۆڕێ کە وڵاتانی ئیسلامی زۆریان بۆ گرنگە کە وەچەیەکی یەکجار زۆریان هەبێ بەڕای ئەوان هەرچەندێک کە لە دنیای ئیسلامدا ئومەتیان زیاتر بێت مسلمان زیاتر بێت ئەوە هەنگاوێکی زۆر زۆر باشتر دێنە بەرەو ئیسلامیکردنی تەواوی دنیا. بۆیە ڕۆڵی ژیانی هاوبەش و ڕۆڵی بەدایک بوون لە وڵاتێکی ئیسلامی وەکو ئێراندا زۆر زۆر گرنگ و بڵێن بەرگری دەکات لەوەی کە ساختار و بنەڕەتی بنەماڵە لەرزۆک بێت و بشکێت. بەڵام دەتوانین ئاماژە بەوەش بکەین کە بڵێن لە لایەکی دیکەوە نیگەرانی ئەوەن کە بەو شێوەیە کە دەڕاتە پێشەیە ئاستی زانستی و ئاستی پسپۆڕی بازار بکەوێتە دەستی ژنانەوە. بازار کە باسی دەکەم مەبەستم تەنیا بازاری کار نییە بەڵکو لایەنی ئاکادمیشان کە هەمووی دەکەوێتە دەستی ژنانەوە و دیسان ئەوەش دژی ئەو بنەما و ئوسولی ئەخلاقیەیە کە لە وڵاتێکی وەکو ئێراندا ئاماژەی پێدەکردرێت. داهاتووی چالاکانی بواری ژنان لە دوای ڕێکەوتنی ئەتۆمی چۆن دەبینن؟ ئایا ئەم ڕێکەوتنە دەبێت بە دەرفەتیان دەبێت بە هۆکار بۆ زیاتر سەرکوتکردنی ژنان؟ بە هەرحاڵ ئەو ڕێکەوتنە کاریگەریەکی ئاشکرا بەرچاوی هەیە لەسەر پرۆسەی ئابووری وڵاتی ئێران و ئەوە هیچ گومانی تێدا نییە. بە هەرحاڵ دەرگاکانی بازاڕی تەواوی دنیا بەروی ئێران دەکرێتەوە، بازاڕی نەوت بەروی ئێران ئاڵەڵا دەبێت و لەو پرۆسەیەشدا بە دڵنیاییەوە لایەنی ئابووری ئێران بەرەو پێشتر دەڕات، ئەوە هیچ گومانێکی تێدا نییە. بەڵام ئەوەی کە لێرەدا گومانی لەسەرە لایەنی مافەکانی مرۆڤە ئەوە بەتایبەت مافەکانی ژنان، چون ئێمە دەزانین کە وڵاتێکی ئیسلامی وەکو کۆماری ئیسلامی ئێران مافەکانی ژن لە کەمترین ئاستی خۆیدایە و لایەنی ئابووری وڵاتەکە کاریگەرێکی وەها ئۆتۆی نییە لەسەر بەرزبوونەوەی مافی ژنان، ئاستی مافی ژنان. مافی ژنان هەر لەو ئاستی خۆیدا بەڕای من دەمێنێتەوە و بەڕای من خراپتریش دەبێت. هەرچەندی کە چالاکەکان زیاتر بن، دەرگای زیندانەکان واڵاتر دەبێت بەڕووی ژنانەوە و بە دڵنیاییەوە کاریگەری زۆر زۆر خراپی دەبێت لەسەر چالاکانی ژن. بەڵام یەک شت کە لێرەدا دڵخۆشکەرە و هیوا بەخشە ئەوەیە کە ژنان تازە کەوتونەتە سەر ڕۆڵێک، کەوتونەتە سەر غەڵتەکێکەوە کە وەکو ساڵانی ڕابردوو چاویان ناترسێ. ژنانی ئەو ڕۆکانە لە کۆماری ئیسلامی ئێراندا چاو نەترسن، لەوە نیگەرانی ئەویان نییە، ئەو ترسیان نەماوە کە دەخێنە زیندان و ئەشکەنجەوە. نمونەمان زۆرە لەو ژنانەی کە ئێستا چاو نەترسانە دێنە سەر شقامەکان و داوای مافەکانی خۆیان دەکەن و داوای مافی هاوڕەگەزەکانی دیکەیان یاخود هاونیشتمانیەکانی دیکەیان و هاوبیرەکانی دیکەیان دەکەن. وەکی ئاماژەم کرد بە دڵنیاییەوە ئاماری چاوەڕێی ئەوە دەکرێت کە ئاماری زیندانیەکانی ژن بەرز بێتەوە لەگەڵ ئەو چالاکیانە، بەتایبەت بۆ نمونە لەگەڵ ئەو بڕیارەی کە دراوە کە 77 ڕشتەی زانکۆیی، بیابواری زانکۆیی وەکو تەحریمێک بۆ ژنان دانراوە کە ژنان ناتوانن لەو ڕشتانەدا پەزیریشیان نییە و وەرناگیرێن لە زانکۆدا. ئەوە غەوغای لێ دروست دەبێت، ئەوە ژنان دیسان پاڵ پێوە دەنێ کە داوای مافەکانی خۆیان بکەن، چون وەکو ئاماژەم پێکرد ژن تازە مافی خۆی ناسیوە، دەزانێت مافەکەی لەکوێیە، دەزانێت چی دەوێت
و دەزانێت چۆن دەبێت ئەو مافانە دەستەبەر بکەم. پێش ئەو ڕێکەوتنە ژنان مافێکی بەهایان نەبوو کە بڵێن بڵێن ببوورە. مەبەستم ئەوەی پێش ئەو تحریمانەی کە خرا سەر ئێران، ژنان مافێکی ئۆتۆیان نەبوو کە بڵێن تحریمەکان کە هات ئەو مافە ئەوەندەی دیکە پێشێل کردرا یان خۆت بەرجەست دەکراوەتەوە. بەڵام دەتوانین بڵێن کاریگەری خۆی هەبوو، وەکو ئەوەی کە ئاماژەم پێکرد کە هەرچەند بازاڕی کار هەتا ئێستاش هەل لە دەستی پیاواندایە، بەڵام کاتێکی کە پسپۆڕانی ژن دێنە مەیدانەوە ئەو بازاڕە گوشاری دەخرێتە سەر، بۆ گوشارەکەش تەبیعیە زۆر زۆر سروشتێکە و گوشارە زیاتر و زیاتر دەخرێتە سەر ژنانەوە و ئەوەی کە دەبێت بکشێتەوە لە نێو بازاڕەکەدا تەبیعەتەن ژنە نەک پیا. جابێ لەلایەن ئابووریەوە دەتوانین بڵێن کە بەڵێ کاریگەریەک یەکجار توند و قورسی دەبێت لەسەر ڕۆتی ژنان. دوابەدوای لابردنی تەحریمەکان لەسەر ئێران و تا ڕادەیەک کرانەوەی ئابووری لە وڵاتە بەڕای ئێوە ڕێگە دەدرێت بە ژنان کە ڕۆڵی خۆیان بگێڕن لەم بوارەدا و بەگشتی ڕۆڵی ژنان لە ئابووری ئێراندا لە دوای ڕێکەوتنی ئەتۆمی چۆن دەبینن؟ لابردنی تەحریمەکان بڵێن لە دوو ڕانگەوە دەتوانین چاوی لێ بکەین لەسەر کاریگەری لەسەر ژنان، کە دەتوانین بڵێن هەم ئەرێنیە هەمیش نەرێنیە. لەلایەنی نەرێنیەکەیەوە دەتوانین ئاماژە بەوە بکەین کە بە هەرحاڵ ئێران لە دوای ئەو تەحریمانەدا وردە بە دوای ئەوەی کە بڵێن ڕێکەوتنێکی لەگەڵ وڵاتانی ئەمریکایی پێدا کردووە، دەتوانین بڵێن کە ناچارە هەندێک لە ڕووی ڕەواڵەت و نەمایشیشەوە بێت با خۆی نیشان بدا کە بەڵێ ڕێگەی زیاتری داوە بە ژنان بێنە نێو مەیدانەوە و ژنان چالاکتر بن. بەڵام لە ئەساسدا ئێمە بۆ خۆمان خەڵکی ئەو وڵاتین و بۆ خۆمان لە وڵاتەوە هاتوین دەزانین کە وەرگرتن و پەزیرشی ژن لە نێو کۆمەلگادا چۆنە یا لە نێو سیستەمدا چۆنە. دەزانین کە بۆ کارێکی کە دەبێت بچی 100% دەبێت لەلایەن عەقیدەتیەوە و لەلایەن سیاسیەوە ئەو خانمە یا ئەو کەسێک کە دادەمەزرێت تەئید بکرێت، وەربگیرێت، دەدانی پێدا بدرێت کە ئەو خانمە کێشەیەکی ئۆتۆی نییە و حیجابێکی کامڵی هەیە، باکگراوندێکی جوانی هەیە، لە کولە پۆشتەکەی خۆیدا لە جانتاکەی پشتیدا کۆمەڵێک لایەنی عەقیدەتی باشی لەگەڵ خۆی هێناوە. لە هەمووی گرنگتر چالاکیەکانی لایەنی بەسیجی ئەو خاتونەیە کە واردی دەچێتە نێو سیستەمی کارێکەوە کە بتوانین بڵێن ژن جێگا دەستی هەیە، یا بتوانین بڵێن وەکو کەسێکی کە لە وڵاتانی ئەگەر لە وڵاتانی ئوروپاییە و ئەمریکاییە وەکو سەتەلایت بخەنە سەر وڵاتێکی ئێران کە بزانن ئایا ژن لەو بازاڕەدا هەیە، ئایا ژن لەو مەیدانەدا هەیە، دەبینین کە ئەو کەسانە هەڵدەبژێردرێن کە خودی دەوڵەت تەئیدیان بکە، خودی سیستەم تەئیدیان بکە. بە ئەو کەسانە بەدڵنیایە کەسانێکن کە ئیسلامی بن و لایەنی حیجابیان تەواو بێت، حیجابێکی تند و لە ڕاستای ئامانجەکانی حکوومەتی ئیسلامیدا حرەکەت بکەن. لەو ڕاستایەدا بۆیان گرنگ نەبێت کە حتا ئەگەر ژنەکانی دیکە سەرکوت بکەن یا سەحایەکی تند دژی ژنان بەکاربێنن، هەر وەکو نمونەیەکی کە کتم خانمی دەستجێردی سەرەڕای ئەوەی کە بۆ خۆی ژنێکە، بەڵام نیگەرانی دەردەبڕێ لەوەی کە ئاستی زانستی ژنان و کچان بەرز بۆتەوە لە نێو کۆمەڵگادا. بۆ نمونە ئەوە دەتوانین بڵێن ژنێکە کە هەڕەشەکان دەبینێت بە قازانجی سیستەم نەک بە قازانجی ژنان. ئەگەر لەلایەنی پۆزیتیڤەوە چاوی لێ بکەین، پۆزیتیڤ بە هەرحاڵ ئەو کۆمەڵە ژنەی کە سەر بە سیستەمن یا ئەو کۆمەڵە ژنەی کە ئامادەی ئەویان تێدایە کە
تەن بدەن بە هەموو ویستەکان و بە هەموو بنەما ئوسولەکانی سیستەمی کۆماری ئیسلامی ئەوە ئەو ژنانە دەتوانین بڵێن ئاستی ئابووریان گەشەی ئابووری خۆیان بەرەو پێش دەڕات و دەشتوانێت بەڵێ کاریگەری هەبێ لەسەر بەرەو پێشچوونی گەشەی ئابووری سیستەمی ئێران. بەڵام لە ئاستی ژنانی دیکەدا من بەڕاستی ئەوەی دەڵام کە من گەشتبین نیم بەوەی کە هەموو ژنان بتوانن لەو ڕێگایەدا هەنگاو بنێن. باسێکی دیکە کە لێرەدا دیسان دێتەوە پێشێ هەڵاتنی مێشکەکانە لە وڵاتی ئێران. خب بە هەر حاڵ ئێمە وەکو کورد وەکو بەشێکی کە لەو وڵاتەدا ژیان دەکەین بمان هەیە نەمان هەوێ بەشێکین لەو سیستەمە بەشێکین لەو ڕەوتەی کە ئەو ڕۆکانە لە ئێراندا بەڕێوە دەچێت جا ئەوانە کاریگەری لەسەر کوردستانیش دەبێت بە دڵنیایی ئەوە و ئەمن بەڕاستی خەفەت بۆ ئەوە دەخۆم کە ئەگەر مێشکەکانمان لە کوردستان هەڵێن بە هەر حاڵ ڕاستێک هەیە دەبێت قبولی بکەین ئەو مێشکانە کاتێکی کە هەڵدێنە وڵاتانی ئوروپای و ئامریکایی ژیانێک لێرە تەجروبە دەکەن کە گەڕانەوەیان بۆ وڵاتی دایک تۆزێک زەحمەت دەبێت. دەستخۆشی لە میوانی بەڕێزی ئەم جارەی بەرنامەی تەوارەکان لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەکە و تا پێگەیشتێکی دووبارە ماڵاوە.